لە یەکێک لە یاریەکانی هەفتەی چواردەیەمینی خولی نایابی کوردستان هەندرێن لەسەر یاریگای خۆی میوانداری لە زاخۆ کرد. هەندرێن پاڵپشت بە یاریگای خۆی لە سەرەتاوە لە میوانەکەی باشتر دەردەکەوت و باڵا دەستتر بوو. عەبدولمونعیمی هێرشبەر دووجار هەڕەشەی لە گۆڵی زاخۆ کرد، جارێک بەرگری کاران و جارێکیش گۆڵپارێزی زاخۆ بوونە ڕێگر لە پێشکەوتنی یانەشین پۆشەکە. هەندرێن لە هەوڵەکانی بەردەوام بوو، بەڵام زاخۆ بەرگریەکی پتەوی دەکرد، هەر بۆیە نیوەی یەکەم بەبێ تۆمارکردنی گۆڵ بە کۆتایی هات. نیوەی دووەمی یاریەکە بە هەمان سیناریۆ لە بەرژەوەندی کوڕانی خاوەنماڵ دەستی پێکردەوە، تاوەکو لە خولەکی شەست هێمن نازم بربەستی یەکسانی شکاند و هەندرێنی بە گۆڵی یەکەم پێشخست لە یاریەکە. ماجد دەرفەتی گۆڵی دووەمی لە پێش بوو، بەڵام بە ئاسانی لە دەستیدا. زاخۆ تا ڕادەیەک هاتە پێشەوە بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە، هەندرێنیش دەرفەتی گۆڵی دووەمی لە پێش بوو، بەڵام باش مامەڵەیان لەگەڵ نەدەکرد و لە دەستیان دەدا. لە خولەکی 87 ئەحمەد سەلاح بە لێدانێکی بەهێز لە دوورەوە گۆڵێکی نایابی تۆمار کرد و هەندرێنی بە گۆڵی دووەم ئاسوودە کرد. یاری تا کۆتایی بەم ئەنجامە مایەوە، هەندرێن بە دوو گۆڵی بێوەڵام براوە بوو. ئەوڕۆ یاریمان لەگەیانی زاخۆ بەڕاست فەریقەت چاک بوو، بەڵام ئەمە تمۆی برنەوەمانە بوو لۆ سێخال یاریەکە یاریمان کرد. ئەلحەمدولیلا توانیمان بردنەوە پێشکەشی ئەو جەماوەرە خۆشەویستە و دەستەی کارژێریانەکەش بکەین کە ماوەکی زۆر بوو لە بردنەوە دابڕابووین. ئەلحەمدولیلا سێخال یاریەکەمان بەدەستێنە. بەم شێوەیە هەندرێن کۆی خاڵەکانی بۆ 20 خاڵ بەرز کردەوە، لە یانەکانی پێشەوەی ڕیزبەندی نزیکتر بوویەوە. زاخۆش بە 16 خاڵ لە ناوەڕاستی ڕیزبەندیەکە مایەوە.